سڵاو هاوڕێیان ئەو کاتتان باش هیوادارم ساغ و سڵامەت و دڵخۆش بن ویستم ئاگادارتان کەمەوە کە کتێبی 20 ژن 20 چیرۆک کە پێی هاتووە لە 20 چیرۆک لەو چیرۆکانەی کە بە پێنووسی ژنان نووسراون و باس لە ئێش و ئازارەکانی ژنان دەکەن لە وشەخانەی نا لە باکووری کوردستان لەژێر چاپ هاتە دەر. لو حمویان دناب مها کو ام لبر سری سال کانونه وشان خانه نایی و چیروکن جنین نویسکار آنتولوژیا چیروکن جنین نویسکار و چاپ بکه زمکنیز ده پرتوکوی در بچه از جی بنابه چیروکا خویا گولا میان دی تولیب آنتولوژی بو گلکی خوشم هیویدکم خباتی موسا بدومن کارن وها هر زیده ببن و از سر سالا وی نوجی پیروز دکم مالا واقع به